السلام عليكم. عليكم السلام خاوتم بخير سلام مامستا بخير بێ سەر مامستا وڵای خانم هاتووە بۆ تۆزی جلی جوان لە خزمەت داینە هەرچی ویست ئەو توانێن گویا شتەکانتان زۆربەی جوانە بەس ئەو قاوەیە قیاسی مێدیۆمی هەیە؟ بەری هەی لۆر بینم ئەرە وەڵا ئەو هەلی لە هەیە ئەوە ڕەنگی تری نییە؟ بازای چۆن خۆ مەپرسە لە ڕەنگ ئەوە ڕەنگەکانی ئەوە کام ڕەنگەی هێبی بە خۆش ئەوە ڕەنگەکانی تی ئەو سپی ئێوێشم پێ جوان بوو بەسەرچە بەس بڵی گران نەبێت وەک هدیانم شت مەپرسە هەموو شتێک بۆ تۆ هەرزانش نەکە هابیت ئەو ڕەنگە مێ ئەو ڕەنگە جوانە زۆر زۆر جوان دەست خۆش بێ ئەوەشم پێ جوان بوو ئەی ژنەکە ئەوە جوان نییە نازام تۆ پێ جوانە؟ جوانە ئەگە تۆ پێ جوانە دەیهێنم ئەوە تویستونیە؟ ئەرە وەڵا هەمانشتە ئەوەش ئەلەومان هەیە ئەوە هەمووی هەیە هەمووی هەیە بەس چەند ڕەنگی هەیە ئەوە ئەوە هەر شەش ڕەنجەیە هەموو دوکان هەر شەش ڕەنگەکەیم بۆ دانێ هەر شەش ڕەنگەکەم بۆ چییە؟ قابیلتە قابیلتە چی هەمووشتە؟ ئەو پارەی زۆر دەوێ پیاوەکە وا زۆرم وەڵە هەموو شتێک بۆ تۆ هەرزانە ئەوەش ئەوەی زۆر ڕەنگەکە زۆر زۆر مەقبولشە زۆر زۆر جوانە جوانم ئەوەش ڕەنگی پرتوقالی زۆر زۆر جوانە مامۆستاوە ئەو پرتەقاڵیە زۆر جوانە دەژنەکە بزانە چیترێ پێویستە بگەڕێ هەستەکەمەوەش زۆر جوان بێت حسابەکەمان توخوابی پێچیتەوەمان بێ زەحمەت ئەو دەکانەوە سەد باڵێ چۆن پێ بڵم پیاوەکە من هەست بە شتێکی نامۆ دەکەم نامۆ؟ ئەم هەموو جلەم بۆ چییە من؟ شایستەی ئەوەی قابیلتە؟ ئەخە چەندت پێدا زۆری نەکرد؟ هیچ نییە 900,000 900,000 زۆر پیاوەکە کچە زۆریی بۆ تۆ هیچ شتێک زۆر نییە شتەکان تەبیعی نین چی تەبیعینە تێناگەم؟ ئەو هەموو پارە و هەموو جلە نازانم تێناگەم ئەیلەوە ئەی تۆ هاوسەری منی نابێ گرنگی پێ بەم باشە بێنە خۆم هەڵیگرم نانە هێشتا ماوە چی ماوە؟ وەرە ئەو دی ئەی بۆنە بۆ نەکڕم دووسێ هەدی توانە بۆ نەکڕم فەرمو پێشکەوە ژنەکە و چی بوو بۆ لە ژوور و هاوارە؟ ئاگال لێ بۆ پیاوەشتی دەگوت من هیچ شتەکان تەبیعی نابینم ئەرە چی تەبیعی نابین من لە تۆ تێناگەم ژنەکە بەخوا من هەستەکەم تۆ ژنێکی کە تێناوە مەعقول لە جاران ساڵی یەک دانە معتەڕت بۆ نەدەکریم ئێستا یەک جانتە معتەڕت بۆ کڕیوە ژنەکە قابیلتە ئەی نابێ یعنی ئیحتیمامە پێ بم بە قوربان احتیمامی چی و احتیمامە بەخوا من شتەکان تەبیعی نابین و هەستەکەمەها بۆنی ژنێکی کاکەم کۆچێ ژنەکە ئای بە خەڵک سەیرمانەکە بۆ خاتی خوا بۆ واکەی تۆ بەخوا من یەک هەنگاو لەگەڵ تۆ هەڵناگرم تەلەفۆن بۆ ڕزوانی برامەکە بابێ بە دوامە دەڕاوزڕاوت مادەم وایە لەگەڵ خەزوان ناڕۆی ئەوانش بەرەوە دەی بەمەوە خۆت بەجێی ناهێڵم بۆ خێزانەکەی کرد قوربە و تەپڵی سەرە قوربانت بم کاکە بۆ نای لەو خوشکە داماوە بپرسی بزانی حاڵ و ڕۆژگاری چۆنە ئێوە نهاتم تەلەفۆن نەکرد ئەوە نەگەیشت مێرە کاکە شید بوو ناوسکم ڕۆژ بۆتەوە خەریکە جەڵدە لێم نەدا بەخوا ئێخوانەکە چ بووە؟ کاکە ئەو پیاوە زۆر گۆڕاوە هیچ پیاوەکەی جاران نەماوە ئێگۆڕا چی بە ساعتیان لێت دەداتن دەرت دەکا سوکات پێ دەکا ئەدە چ مشکلەیە؟ دەزانی چی زۆرم گرنگی پێدەدا زیان لە حەد دەست دەخەمە سەر هەر شتێک ناڵێنا ئێ باشە خوشکەکەم هیچ ژنێک هەیە ئاز نەکاتن پیاوەکە ئێحتیمال پێ نەداتن ئێ لەوەی باشتر ئەی کاکە گیان بەخواڵی زۆر فەقیری باشە ئەم گرنگی پێدانە خێرا چەند ساڵە ئەم پیاوە زاوایە و ماڵێ قەدی تاوا بێ وەڵڵاهی خوشکم ئەوەی ئەتوو دەرێ ئەمنیش درم باش نارێ بەڕاستی ئەو کابرایە ئەمن دەیناسم
هەیسەم ئەگەر ئەو هەلم لە بن دەستوێت بخاک خۆر و هەرچی برێ لە قسە دەرنەچیتن و هەرچی ئەتوو برێ بەرێ بەڕاستی گۆڕایە ئەمن درم باش نارێت دەربارەی چییە کاکە بۆ خاتری خوا پێم بڵێ هیچ نەبوو نە چاوەکەم دانش تۆ بیڵێ دانشە بیڵێ کاکی جان بیڵێ وەڵاهی خوشکم برێم چ ئەمن هەیسەمی بناسم ژنی دووەمی هینە چ بوو چیز نایە خوای بینە هەستە خۆتێک بەد هەستە تەلەفۆن لورەکەم تاقیز دەکەم هەستە چ خۆ کفە دەکەم قسەکەم بکەم خۆیان خۆشیمان لێ تێکنی چەند خۆشە ئاوا لە ماڵی ژنی دووەم تا دانیشی هاتی ئەسمەری یارم جوانە وەگمانی تابانە ئەسمەر یەک شتی پێ بڵێم پێ ناخۆش نییە باوکە بەڕەحمەبێ ئەمڕۆی لە هەموو ڕۆژی خۆشتی بێ زۆر بێعەقڵی بۆ؟ ئیتوی ناوە ئەسمەر ماشەڵڵی بەفری لە قسانە گەڕێ ئەوە چییە قاوەی قەزوان بۆ هەیسەمی جوان گورە هەیسەمی جوانی چی با بە تۆ نازانی من حەزم لە قەزوان نییە؟ ئێ بۆ حەزت لە قەزوان نییە؟ لەبرێژم براکەم ناوی قەزوانە ئەو ناوی غەزوانە ناوی قەزوان نییە گورە دە لە ڕقا پێڵم دە چی لێ بکەم؟ دەوازبندی قاوەکە مادام من هەیسەم بم بۆ خۆم ئەو قەزوانە ژەهیشی تابێت ئەی خۆم بەس زۆر لێ تووڕە لە من تووڕەی بەڵێ بۆ هیچ بووە؟ هیچ بووە ئیدی کامە وعدت بردە سەر کام وعدە من شتێکم وتی بێت و بۆ توی نەهێنمە دی بەڵێ چییە؟ چییە؟ دەدەی نەدوت پاش سێمان کە زەواجمان کرد یەکسەر ئاشکرای دەکەم؟ ئاخر ئەزانی چۆن کەرانی ئاقلانی خۆی سەیریکە ئەو شتە بە پەلە ناکرێت تو پەلەتە نازانم بوو ئەڵی بۆ پەلەمە؟ ئێمە شەوانە بە تاقی تەنیا لەو ماڵە گەورەی دەترسێم هەر ئەگەر ئاشکرا بێ ئاسوودەترە شەوێک لەو لای شەوێک لێرێ هەر باشترێک کە خۆم مرتاح دەبم نابێت تۆ بترسیت ژنی من ئازایە لە دێو ناترسێت لە پڵنیش ناترسێت بۆ قسانە بی بەسەرێ ئەزانی چۆن ئاقلانی یعنی یەک تۆز پەلەم لێ مەکە خۆی گودەوە دەکە کەشف بوو لەو کاتە لەو قەزوانە قاوەکە خۆش بوو؟ وەرە نەوەڵا قەزوانیشم برامە قسە نەکەی یا هەیسەم ئەلۆ قەزوان کورە ئەرێ ژان ئەتو کەنجی فێرە نایە من دەبی ئەمە ڕەزوانم یا قەزوانم ئەمریکا ئەوە لە چێن دەری هەیسەم وەڵا لە هینم لە هینم لە دوکانم ئەمش لە دوکانە نێزیکم مەجوو لێوە هاتم واللهی ئەزانی چۆن مێ احتیمالە دەرچم لە دوکان تۆزە ئیشم بۆ پیا بوو نانا ئەو احتیمالەی لابە دوو دقە تەعامل کە من ئێستا دەگەومەلە آخرم نەوەک ئەمە دنیایەوە نییە سوودفەیە ئیشێکە یەتە پێشەوە ئەڕۆم بەلایەکە نا ئەمن ئیشم پێتە بەعەزمی هەتا دەگەومەکردن باشە؟ آخرم نەوەکو تۆ بیت و من لەوێ نەبم نا مەجوو لێوە هاتم چیە دیسان ناڵێ دەڕۆم؟ وتی یەم بۆ دوکان نزیکی دوکانم وتپات ئیشم هەیە نابێ بڕۆی کوڕی ساگاتە دوکان ژنەکە دوو ڕۆژە تازە هاتووی 10 دقەی لێرە 10 دقە زوویەمە بزانم چی نەوەکو بێت و کەشەبین خوا زوو دێەوە پیاوم لەمە ئەگەر قەزوانم خوارد پیاونم هەتا دوو ڕۆژ دیکە ئەتوو نابینمەوە دەبڕۆی باوکم ڕۆ چێ ئەتو چێوە دەخۆم زەمزەمینی بە تەنگەم بیت دەدانیشە کاکی گیان با پێم توخوا دانیشە ئەم ئێستا دەچم بە دوو قسان لێ بە پێش دەکەم تێدەگەم چی کردە چی نەکردیا باشە دەدانیشە لەمانە خۆبە خوار دەمزانی ماستە بێبوونی ئەو ژنێکی هێناوە ئەی دەستیش کاو ئەی باڵێرە بلا قەزوان نەهات قەزوان چییە؟ قەزوانیشم برام نەوەڵە بۆ چی بووە؟ الحەمدولله ژن لە ماڵی ژنە تازەکەی ترم بووم تەلەفۆنی کەوتی ئێستا هێم بۆ دوکان هەر نەمزانین چۆن ڕام کرد کاکە دە تۆ سەریا تۆ دانیشە دانانیشم دانیشە هەسە ئەدەبسس هەسە لە شوێی من دانیشێت
چیم لێکی بلە کاکە ئەزانی چێ یەک شتێ پێ بڵم تو ئەو خوایە ئەزانی یەک جار کەشفی گۆ نەجاتمان بێ ئەها تا دوو چلیسقانەمان و ڕاکرد وەرە کاکە ژیان چی کەشف کەم ێستا وەزعم زۆر جوانە هێشتا کەشفم نەکردووە خەریکە ژیان بێتەوە جاوارە کەشفی کەم تا ئەزانی چۆن بلە نەک ئەمە دنیاە تۆزێککە ئەو غەزوانەیەت چی موت تۆ بڵێ ئەشەمبیلا وایە باش تۆ 2000ش بگرە کاکە کەمەوە برێ ئەزانین چۆن بێ بە فەلافل پرک وەرە کەمی چی بە بەدوو لە فەتێر ناخۆیت ئەخە دەیەک شتیش پێ بڵم سی کۆنی شلایە هیچی ئەها مۆزوعەکەی تر بە نەیلێ باسی مەکە تەواو مهم ئەوەیە کە هات هەرچیوت بڵێ ئەشەمبیلا ڕاستەکە باشە بەسەر چاو حەقە ئەو مۆزوع پێنجیشە بەس بۆ تۆ خەی ناکە کورت تۆ زۆر سلام علیکم ئای بەخێر بێ کاکە قەزوانی برام یاخوا بەخێر بیت کورە یاخوا بەخێر نێم ئەرێ تو کەنجی فێرە نایە من دەبێ ئەو چ قەزوان تا والله ئیشی دنیام هەبوو بە قورعان لەبەر تۆ نەڕۆشتم کاکە ئەڵێم ئەو مشکلی قەزوانتان بۆ حەلکەم کاکە نە قەزوانەکەی ئەم نە غەزوانەکەی تۆش بیکە بە ناوکە کولەکەوتە خۆ ئەگە کڕنەبێنی فەرقە فیلەچی بزڵە ئەرێ هەیسام کاکە ئێستا هیچ بوو تۆ نازانم ئەرێ وەڵڵاهی زۆر بووە خوشتی من لە دادی فیخانە تەلەفۆن لۆ من کردیە دەگریێتن هەموو بشکابرە گوتی وەختە خۆ بکوژیتن ئەتو ئەگە ژنتینە بەڕووی ڕۆوانی برژ نمینە ئەو فرتفێرەی ناوێت ئەرێ ئەمە چیان بختانە بۆ خاتی خوا کا قەزوان وەڵا هەرەوە مابوو بلێ دە تێگەێنە کاکە من چۆن پیاوێکم بە قورعان زۆر پێویستاکە یەک دەقەت خۆ تەلەفۆن هادی هادی یاری خۆ لاقاتێ دەقاتێ باشەرە ها ئەرێ وەرە ئەتو وەرە بەم برێ ئەو تەلەفۆنە چ بوو لۆ چوە دەرێ کاکە جار تۆ زۆر سیرم کابرایی شوکاریە ئەوە زانانی چی ئەوە تڕێلێن سیفۆنمان بۆ هاتووە لە سینەوەتن مەشغولیەوە بە چی سیفۆنیە پیاوە حەزەکە لە سەری دانیشە ئەتو لە سیفۆنی گەڕێ ئەو جا من ئیشەکەم پێدا ئەو ئیشەم لۆ بکە چی دەتێ دەمێ چەند مەیتێ هنا تۆ مەبەست موێتر ئەو مۆزوعەکە ئەوە تۆ بۆم باسکە بزانم چییە مۆزوعەکە وڵی چ لۆ باسکەم دەمێ پێ برێم هەیسەم ژنی نایان نا عرە وەڵڵا ژنیە ناو جەنابیشی ناسی ئای ماری وێرانم ئەوە لێ دەترساوم تاقیم دەکرد ئەوەیە ژنەکە چییە وەرە خوشکەکەی خۆتە کورات و ڕادەبێری نەوەڵە ئەوەش واز ناینی واز ناینتن دەتوە لێرە بە ئای قۆڕێ بەسەرێ بە هەیسا تووشی چی عیلەیە بووی بە حەقی قورعان تووشی شەقشەقێت دەکەن ئەمرێن نەمێنێ باچم بۆشیانمان بۆ تۆ و چاشکەم خۆتە کاکە گیان چی بوو بۆ خاتری خۆ ئەرێ خوشکم ئەوم تەلەفۆنت چێ دەکەی ناوجەرگت ڕەش کردم ئەوەی لێ دەترسای ئەو هانەبوو ئەی چی بوو خوشکم ئەم چوم لەگەری دانیشتم قسەم لەگە شاگردەکەش کرد بە سیاست لی بە پێشکەتم گوتی وەڵڵاهی هەیسەم هیچ ژنیتکەی نییە لە خوشتی تو زیاتر سوودی خوارد گوتی لە خوشتی تو زیاتر کەس ژنێوی نییە ئەی باشە کاکە ئەو هەموو گرنگی پێدانی لە چییە خوشکەکەم ئەمن وا پێ درم تاکیدم کردەوە ئەو هیچ ژنیتکەی نییە پێویست ناکەم ڕۆژ تەلەفۆن بکەی ناوزەر جەمشت ڕەش کرد باشە ئەمیش سەعب ئیشم وەختم مەگرە دێڵە بەخێر چ دەی باشە کاکەی گیان باشە خوان لەگەڵ خوا بکا بە قسەی تۆ بێ کاکە خوا بکا وا بێ سارەشم لەولایە کاکە وەرە من حلێکی کەم لایەوە بەخسەم کە ئادەی بزانم ئیهمالی کەم جارە کورە جا من یەک دنیا ئەیحتیمامی پێم وەزعم ئاوایە جاوەرە ئیهمالی کەم کاکە جەندە تۆ بەم جارە بە قسەی مەم کە زەرە ناکەی دڵنیا بەلەوە هەیسەم گیان من زۆر خەجاڵەتم پەشیمانم بۆ هەڵس و کەوتێکە لە بازار کردم هەیسەم نازانم چۆن داوای لێبردنن لێ بکەم چی بکەین بۆی ژیانمان خۆشتر بێ هەیسەم چی بۆڵە بۆڵە داوای لێبردنم کرد پەرداخێکا و ناخۆی کێنوم نییە هەر لێوت تەڕکە با بە تەڕی ناکەم ئەمە زۆر سەیرە دەبیێڵە دانیشین چیم کرد لە خۆم بەدەستی خۆم سرم لە خۆم شێوان چاول لێ چۆن ئیهمالی کردوم ئەخر بڵێ شتێکە بێ یان لە خۆ ئاوام لە خۆم کرد هەیسەم ئەڵەم مەتعەمێکی خۆش کراوەتەوە بچین بۆەوەی بۆ ئێوارە ئەرێ تۆ تێک چوویت مەتعەمی چی خوا چی یابوو لە ماڵەوەی خۆین و تەواو تەڕەماش مەتعەم چیم کرد بەدەستی خۆم هەیسەم
لا حول ولا قوة إلا بالله. غەریبی دەکەم بۆ قسێکم لەگەڵ ناکەی؟ يعني ماڵەکە سراحەتی تیانە ماوە بڕۆمە دەرەوە دەبیڵە دانیشین. ئاخر تۆ هەفتەیەک لەوە پێش زۆر احتیمامت پێ دەدام. ئەزانین چۆن خەریکە ناخۆشیەکەیت. هاتووم ماڵەوە ئیسراحەتێ بکەم و ڕۆمە بۆ دووکان. باشە دەبۆم باسکە بزانم چیتان کرد لە دووکان. ئەوە من ڕۆشتم باشە؟ کوێ هەیسەم خوایە چیم کرد لە قۆم بەدەستی خۆم چۆن سرم لە خۆم شێوان قوربان سرم. ئاخر من بۆ ئەوەندە ژنێکی دەبەنگم بۆ هەم لە خۆم کرد ئەو هەموو گرنگی پێدانا چیم لە خۆم کرد ئێستا هەر سێریشم ناکەم چی بکەم خوایە چۆنە مۆز ئەچاکەمەوە تەلەفۆنێک بۆ ڕزوانی برام بکەم. ڕزوانی براشم کوتی شتێکی گرنگ هەیە دەبێ پێت بڵێم. گوتم کاکە بیڵێ بۆ خاتری خوا کوتی لە پشت تەلەفۆن نابێ دەترسم شتێکت لێ بێت. زۆر قەلەقم چاوەڕێی کاکمە. وەڵی چی بووە؟ چ لێ بشارمەوە؟ هایسەم ئەفەندی مێردت ژنی دووەمینە. ئەی قوربە سەرم چۆن ماڵم لێ شێوە بەس کاکە گیان پێم بڵێ تۆ چۆن زانی. وڵای ئەم کوزانم خۆ من دەست خۆم بۆ نەکردیا دەمەکانی مەریوانی برادرم دیت گوتی فترەك پێش ئێستا هایسەمی زاواتانم دیت لەگەر ژنەکی لە ساردەمەندی دانیشت بوون هۆرچان شەربەتیان بە دەیەک دەکرد و ئەلی تۆڕ پێکەنیان بوو کەواتە ژنی دووەمینە. شەرم و حەیا نەماوە لە پێش چاوی عالەم و شەربەت و ڕەبی دەرد خۆن سارد و گەرمی نەکەنە بۆ خاتری یەک دقە جێ لە برای خۆت ڕادەگری گوێ لە چی ڕاگرم کاکە گوێ لە چی ڕاگرم ناتوانم ژنی دووەمەی قوربە سەرم هەیسەم بۆ لەگەڵ من وات کرد. بەس جێ لە من ڕاگرە ئەی هاوارمەکە شت بەشت جێ لە من ڕاگرە ئەگە جێ لە من ڕانەگر بە هەستم بڕۆم. نانا هەستە پێشم کە بچین ئەو پێش ئەو دوکانەی ئابڕوو حەیای بەری ناستا چێتە دانیشە دارە خوای بینە با پێ برم ئەمن ئێستا دەتانم بارت بژمێرم زارەکانی ئێستا دەتانم بچمە دوکانی ئای بم چینەشی لێدەم کەرامەتی بشتێرم بەڵام ئەوە عەلا ئەتوو دەزانی مارد لێ تێک دەچی مارد لێ هەردەوەشێتەوە ئەتوو تەراق دەدرێ ئەو چ مەجبورە تازە ژنە خۆیارینە ئەتوو دەتەوێت لە مارێ خۆت بی وش ئاغەژنان بژی یا مارد لێ تێکچی مارد لێ هەڕەشێتەوە زەرەی دووەم لۆ نمونە ئاشکرا دەبیت چ دەبیتن بە ئاشکرا بێ جا لەوە زیاتر چی دەبێ با ببێت. چه دوترا باقسەکەی تاوەکەم مارەدەن دێت تۆنتڕەکەی هەنجینێ کابرا دوشێ ڕدەسمیان دێتن و ئەلێ دوشێ قسەی نەرم دەکا و ئەمنیش ڕاز دەکا و ئەتوش ڕاز دەکاتن هەنجینێ خانەشی لەو بەرامبەرەی لۆ دەگری چانە و پێشترێ لە کافتریا و لە مۆڵان شەربەتیان بە دەیەک دۆ دەکرد ئەو کاتی دێنتە بەرامبەرە تو جاربەجار دێنتە مارێش بەخوای لەوانەیە خزمەتیشی بکەیت بەڵام ئەگە بەجێ کارچە خۆ بکەیت زەرەر ناکەیت. آخر کاکە من چۆن تەحەمولیەوە بکەم ژنێک بێتە ئەم ماڵە بەوتە منەوە وڵڵا جەڵتەش لێم دەدا. ئەجە با زەرەری سێمت دۆ بژمێرم زەرەری سێم ئەوەیە ئاشکرا دەبی هەنجینێ دەبتە نیوە بە نیوە یعنی ئەتوو کەرتەمێر دەکرد دەبیتن لە جیاتی ئەوەی هەم شوێ لەکە توبی شەوەک لەولایە شەوەک لەکنەتووە بەخوای شتەشی لۆ تو بکری دوان لۆی دەکرد لەبەرەوەی ئەو نووە و ئیحتیمامی زیاتر بەوی دەدات. کاکە ئێستا هەموو شەوێک لە لای منە ڕازی نیم اینجا ئەوە وەڵڵا قەت ڕازی نابم. وەڵڵا دەنا ئەو هەیە خوشکم جێ لە من ڕادەگری بەس حسابت هاتی کە بە ئەمن تەکبیر لۆ بکەم لۆ ئەوەی ئەتوو نەجات ببیتن و لەو قەلق نەفسێ نەجات ببیتن. ئێ پێم بڵێ کاکە تۆ ڕێگەم بۆ دانێ تازە ئەو کابرا ئەمە زانیمە ژنینە بەجێ من دەکەی سەری لەسەری منێ با هەر ئەو سامت لەسەری هەبیتن با هەروە بزانی ئەتوو نازانی کە ئەو ژنی هینایە بەجێ من کە با ئەو ترسێ هەر هەنای بیتن کچێ با ئەو قەلق بی نەک ئەتوو ئێستا تەلەفۆنشی لۆ بکە برێ هەیسەم جان ئەم داوای لێبوردن دەکەم ئەمن غەڵەت بووم دوو قسەی خۆشی لۆ بکە دوو قسەی ڕۆمانسی لۆ بکە بە قسەی خۆش بینەوە جێلێنەوە بە دەرێ مار بە قسەی خۆش دەخونێ دێت دەرێ وڵڵی کاکە حەق بە تۆیە هەر ئاوا باشترە هەر ئاوا باشترە تا شەوێک لای ئەوە بێ و شەوێک لە لای منەوە. ئەمە چوار فڵچە بۆ کوێ چی بۆ شۆ چمانە فڕێ بۆ فڕێ ئیرۆڵە ئیت خۆ کاگەیسم مەقولە تاسە لەم دوکانە دوو مێشی جێژ نەکردووە ئاخر تۆی کێشیت بۆ مێش چۆن واکوژێت مرد و مرێ مێشەکە بڵین نیشتۆتەوە بەم پلایزەوە بەبێ خشبە بەبێت تەپەی تە پێشەوانێ نزیکە بیتەوە 1 سانتیم هەر ئەوەی
بزانە ئیکوژەیە نایکوژێ یعنی ئەمە خەتەی تۆیە؟ ئاوای کوژێ نەوەڵای تو بۆ گوێناگری لە من إيه؟ نەوەڵام مێشەکە بانەکەم تێگی دەسەکەمە ملی ئەلیوا دانیشم دوو قسەی خۆشی بۆگەم قاوەیەکیش بۆ بانەکەم پێم ڕابێری نەوەڵا داینێ داینێ خوا ئەی فڕی نیم؟ داینێ بابە دەداینێ یاڕەبی خۆم زومە قوبوڵ نەکە قوبوڵی نەکە ئەمرن نەمێنێ باشە لا حول ولا قوة ئەلۆ هەیسەم ئەلەو چۆنی بە قوربان خورت دەردی هەیسەم زەهری هەلا هەلای هەیسەم ها بە تەلەفۆنی وازم لێ نانی مردوم لێ ها هەیسەم داوای لێبردن دەکەم بمبورە ئەم ماوەیە گومانم لێ کردی کچێک گومانی چی و تەڕەماشی چی واللهی منێ شێت کرد دەدای خەیسمێ دای خەدەی دایخە هەیسەم گیان بە قوربانت بم دەزانم بەس لە دڵی تۆ بەس جێگەی من دەبێتەوە نازانم تۆ خەریکە شێت مەکە ئێستا چی ئەم قسانەیەکەی چییە؟ هەیسەم گیان دەزای من چۆن بە غەڵەتەکانم گەیشتم کاکم هاتە لام نەسیحەتی کردم ڕێگەی نیشاندام کوتی تۆ زۆر سەردەخەی سەر و پیاوە بۆیە منیش بیرم کردەوە و تەلەفۆنت بۆ بکەم و بڵێم ببوورە منیش بەس تۆم خۆش دێ دەزانم تۆش هەر منت خۆش دەوێ یعنی قەزوان لەسەر عەقڵ هاتوۆتەوە هۆشی هەست بکا کە من پیاوێکی لەو نەوعانە نیم ها؟ ئەم هەموو بوختانەشتان بۆ من کرد؟ ئێستا بۆتان دەرکەوت من چ پیاوێکم؟ اینجا شتێکی دەمەوێت پێت بڵم دەزانم جگە لە من هیچ ژنێکە لە ژیانی تۆ نییە و دەمەوێت پێت بڵم زۆرم خۆش دەوەی I love you دڵەکەم دەتبینەوە گیانەکەم بای دەباشە چەتی ئەوە منیش I love you دەبڕدی والله ئەرێ ئەوە چی ئەو خیرەتەها ئەو سام و هەیبەتە ئەرێ دەبێنە ماچ؟ نەوەڵا 2000 تر والله ئەرێ بلە تۆچی لەو ختانە بۆ دانام ڕێک لە 100 سەریگەن ئاگاو لێە وڵی ئافرە ئەرەوەڵا اینجا ئەوە زۆر دەمێکیش نییە لێرە من تقریبا لە ئایلافیەوە ئەدێ قەیناکە مشکلەنی ئەڵێم بلە جا شتێک هاتووە بە خەیاڵمە جا ئەڵێم ئەگەر مەسەلەن مەسەلا بیکەم بە سێژن پشگیری مەکەی جوان سێرمکە لە کرەچم نا ئەی بابێ ژەم بیکی بەسییانێکی فلاسەکە لەبێ ئەو بفرۆشین دەسەر جادە ئەی چی؟